ئەم کاتان باش هاوڕێیان هەواڵن هێژا دەم باش سلااو ڕێز دێمەوە لاتان بۆ پێشکەشکردنی هەواڵ و ڕووداوەکانی ئەمڕۆ بەڵام وەکو هەموو جارێک لە پشت پەردەوە ئەو هاوڕێنەی لەسەر خەتن تکایە شتێکم بۆ بنووسن ئەگەر کێشەیەکی دەنگ و ڕنگ لە لاتان نییە و بەدی ناکرێ هەواڵن هێژا ئەم دەست بە بویەر و نووچێن ئیرۆ دەکەن لێ وەک هەر جارێکی نەتەنێ نووچە لێ تشتێن کو لە پشت پەردێ دەقەومن و بقەومن ئەمێ بەوی ڕەنگی بەناو بکەن هون بەخێر هاتن سەرسەران و سەرچاوان دەنگ باشە سوپاس کاک ئەمەد بەڵێ با سەرەتا لە گرنگترین ڕووداوەکانی جیهانەوە دەست پێ بکەین کە هەموو جیهان لەسەری قسەدا دەکا ئەویش ئۆپەراسیۆنەکەی ڤێنزوێلایە یعنی لەو بەرنمەیەدا هەوڵەدەم زیاتر بۆچوونی پسپۆرانی سیاسی و استراتیژی کە بە چاوێکی ڕەخنەگرانە تەماشای ئۆپەراسیۆنی بڕیاری ڕەها وابزانم بە کوردی وای پێ دەوترێ یعنی ئۆپەرەیشن ئابسۆلوت ڕێزۆڵف پێی دەوترێ ئۆپەراسیۆنی بڕیاری ڕەها کە لە 3 کانونی دووەمی 2026دا بە فەرمانی دۆناڵد ترامپ دەستی پێکرد بۆ دەستگیرکردنی نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤێنزوێلا پسپۆرانی استراتیژی لەو بارەیەوە ئیتر قسەی خۆیان دەکەن و هەم ڕەخنە دەکەن هەم ئاماژە بە ئەنجامەکانی ئەو ئۆپەراسیۆنە دەکەن یەک لەوانە چۆی کانگ کە لە پەیمانگای ئاسان بۆ توێژینەوەی سیاسی کار دەکا ئەو پێی وایە ئەمە لە دایکبوونی دۆکتۆرنی دۆنڕێە یعنی تێکەڵەیەک لە ناوی دۆناڵد ترامپ و دکتۆرینی مۆنڕۆ دەڵێت ئەم ئۆپەراسیۆنە قمارێکی مەترسیدارە بۆ ناردنی پەیامێک بۆ چین و رووسیا کە ئەمریکا ڕێگا نادات هیچ هێزێکی ڕکەبەر لە نێوەگۆی ڕۆژئاوادا هەبێت هەروەها مات دۆس کە ئەویش شڕۆڤەکارێکی گرنگە و هەروەها لە ناوەندی سیاسەتی نێودەوڵەتیدا کار دەکا ئەویان ئەم کارە وەک ئۆپەراسیۆنێکی نایاسایی و بێباکانە بۆ گۆڕینی ڕژێمێک وەسف دەکات دەڵێت ئەمە پێچەوانەی بەڵێنەکانی ترامپە بۆ کۆتایی هێنان بە جەنگە هەمیشەیەکان و هۆشداری دەدات کە ئەمریکا تووشی جەنگێکی درێژخایەنتر دەکات یعنی ئەو ئۆپەراسیۆنەی ئێمە پێشتر چەندین جار باسمان کردووە دۆناڵد ترامپ زۆر بە شێوەیەکی ئیتر دەمکورتانە سیاست دەکا ئەو گروپەی کە لەگەڵیشی دایە ناڵێن نازانن بەڵام استراتیژیەکەیان استراتیژیەتێکە کە بە تەنیا پەیوەندی بە کۆنژۆکتۆری ئێستاوە هەیە پەیوەندی بەو هەستە هەیە هەستی زوڵم هەستی غەدر کە لەلایەن کۆمەڵێک کەسی دەوروبەری ترامپدا بووە ئەوانەی دەنجیان بە ترامپداوە کە ئێمە لە سایەی جیهاندا برسی دەبین لە سایەی جیهاندا ئێمە چیتر دەوڵەمەند نابین تووشی کێشە دەبین یعنی کێشەکە ئەمریکانیە کێشەکە جیهانە کە ئەوان ئیتر برسی دەکا و یانیش دەوڵەمەندتریان ناکا یەک ئیتر بۆیە مات دۆس ئەڵێ بە پێچەوانەی ئەوەی ئەوان بیری لێ دەکەنەوە کە ئەڵێن ئێمە پۆلیسی جیهانین ئێمە ئیتر ناچارنین خۆمان تووشی شەڕێکی دیکە بکەین و بە ملیاران دۆلار زەرەر بکەین ئەمڕۆکە ئەڵێ ئەو شتەی دۆناڵد ترامپ کردی لە ماوەیەکی کاتیدا لە ناو لایەنگرەکانیدا لەوانەیە جۆش و خڕۆشێکی دروست کردبێ بەڵام ئەکرێ ئەمە ئەمریکا تووشی جەنگێکی درێژخایەن بکە یعنی ئێمە لە مێژووی ئەمریکادا ئەو جەنگانەمان بینیون ئیتر داگیرکردنی ڤێتنام چ جەنگێکی لێکەوتەوە چ کارەساتێکی لێکەوتەوە و چ شکستێکی لە بۆ ئەمریکا لێکەوتەوە و جەنگی ئەفغانستان بە هەمان شێوە لە دوای 20 ساڵ ئیتر ناچار بوو بە سەرشۆڕانە ئەفغانستان تەسلیم بکە لە عێراقدا بە هەمان شێوە ئیتر لە سەردەمی بۆشی کوڕدا
کاتێک ئیتر هەڵسا هەموو عراقی داگیر کرد منەتی بە کەس نەبوو، بەڵام لە کۆتاییدا تەماشامان کرد زیاتر لە 3000 سەربازیان لێکوژرا و بە ملیاران دۆلاریان زیان پێگەیشت و سیستەمی جیهانی لە سای ئەوانەوە ڕاستی تێکچوو. هەر لە سای ئەوانیشەوە ئیتر تەماشامان کرد دوای ئەوەی ئەوان نەگەڕانەوە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و پەلاماری عراقیان دەگوایە عراق چەکی نوکلەری و چەکی کۆمەڵکوژی گەورەی هەیە کە هیچ چەکێکیان لەمانە نەدۆزینەوە، ئەمە بەمانای ڕووسپیکردنەوەی سەدام و ڕژێمەکەی نایە، بەڵام ئیتر تەماشامان کرد شەڕێکی زۆر بێ منەتانیان ئەنجامدا و لە ئەنجامدا ئیتر ئۆباما هاتە سەردەسەڵات، هەر لە بۆ هەندێک هاتە سەردەسەڵات بۆ ئەوەی پاشەکشێ بە ئەمریکا بکە و عراق بکاتە لوقمە پارویەک بیخاتە دەمی ئێرانەوە لە ناوچەکە. لە هەمان کاتدا بنیامین گێدانمان هەیە، ئەویش لە ناوەندی ستیمسۆن کار دەکا، هۆشداری دەدات کە بەکارهێنانی هێزی سەربازی لەبەر دەست بە داگرتنی سەرچاوە سروشتیەکانی نەوت وێنەی ئەمریکا لای ئەمریکای لاتین وەک داگیرکەرێکی ئیمپریالیستی بێباک نیشان دەدا. بەڕاستیش ئەمە وایە، یعنی لە ئەمریکای لاتیندا ئیتر جیهان و یانیش خەڵکەکە ئیتر دەگەڕێنەوە بۆ سەردەمی گیڤارا و کاسترۆ لە بەرامبەر ئیمپریالیزم و لە بەرامبەر داگیرکاری کە بەو شێوێ بێمنەتانە ئیتر ئەتۆ بێی سەرۆکێک لە ژووری خەودا بیڕەفێنی لەگەڵ خێزانەکەی و پاشان بە ئاشکرا زۆر ڕووقایمانە بڵێ نەوتی ئەوێ نەوتی ئێمە و ئێمە لەمە دووە ئیدارەی دەکەین. ئیتر تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا بەو شێوەیە لە ناوەوەی سیاسەتی ئەمریکاشدا ئیتر لە نێوان لایەنەکاندا دیسا دوو بەرەکیەکی زۆر گەورە پەیدا بووە بەتایبەت لە نێوان کۆماریەکان و ئیتر دیموکراتەکاندا. جەیدی ڤانس کەسێکە وەکو لە سەر و باسم کرد ئیتر کەسێکە کە پێی وایە ئەو لە سایەی ئەمریکا و لە سایەی جیهاندا ئیتر ئەوان برسی بوونە کەسایی تێشی وایەتر وا بیر دەکاتەوە. هەر لە بۆ هەندێک کاتێ یەکەمین جار بەشداری لە کۆنگرەی ئاسایش کرد لە ئەوروپا لە میونهن بوو، ئیتر بەو شێوەیە هێڕشی کردە سەر ئەوروپا، ئەو ستایشی ئۆپەراسیۆنەکەی دۆناڵد ترامپ دەکا و دەڵێ ئیتر دۆناڵد ترامپ نیشانیدا لە مەودووە هەرچی بیڵی جێبەجێی دەکا ئیتر و ئەمەش بەدات پەروەری لە قەڵەم دەدا. ئادەم شیف کە لە کۆنگرێسە ئەندامی دیموکراتە ئەم هەنگاوە وەک پەرسەندنێکی نایاسایی و بێشەرمانە سەرکۆنە دەکاوە پێی وایە پێگەی ئەمریکا لاواز دەکاوە دەبێتە بیانوو. ئەمە زۆر گرنگە بۆ وڵاتێکی وەکو رووسیا و چین تا ئەوانیش هەمان کردار بکەن لە ئۆکرانیا و لە تایوان. ئیتر خۆی لە خۆیدا ئەو لێدوانە زۆر گرنگە کە ئادەم شیف باسی دەکا، چونکە ئێمە لە مێژوودا بینیومانە کاتێک ئەمریکیەکان هێڕشیان کردە سەر عراق، اینجا رووسیا هەڵسا هێڕشی کردە سەر وڵاتانی دیکەی کە خەریک بوو دەبوونە هاوپەیمانی ئەوروپا. ئیتر هەتا وەکو ئێستاش بەردەوام دەکات لە ئۆکرانیادا و چینیش بێگومان ئەو هێز و قودرەتی هەیە کە لە تایوان هەمان کار بکە. ئەو کاتە ئەمریکا ئەڵێ چیانی ئەڵێ چی بەڕاستی، یعنی ئەڵێ ئێوە یاساکانی نێودەوڵەتیتان پێشێل کردووە نایخوا. ئیتر لە بۆ هەندێک ئەو بە کورتی ئەو ئۆپەراسیۆنەی دۆناڵد ترامپ کردی لە ڕووی تەکتیکیەوە لە سیاسەتی کورتخایەندا ترامپ دەکاتە قارەمانێک، بەڵام ئیتر تەماشا دەکەین لە ئایندەدا بەڕاستی ئەمریکا ڕوبڕووی ئەگەری زۆرە ئەمریکا ڕوبڕووی کارەساتێکی زۆر گەورە بکاتەوە. هاوڕێیان بەتەنیا ویستم لەسەر جیهان لەسەر ئەو ڕووداوانێک کە لە ئێمە تا ڕادیەک دوورن، هەرچەندە دوور نین زۆر نزیکن، ئیتر بەتەنیا ئەمە بڵێم ئێستا دەپەڕینەوە بۆ ڕووداوەکانی عراق و سووریا و ئیتر
تورکیاش خۆی لە خۆیدا هەرچی لە سووریا باس دەکەین پەیوەندی بە تورکیاوە هەیە و باسی ئێرانیش دەکەین کە خۆ پیشاندانەکان بەردەوام دەکا ئیتر لەو ناوەدا گۆڕانکاری زۆر گەورە هەنە ئیتر وەفدی هەسەدا هێزەکانی سووریای دیموکراتیک سەر لە نوێ گەڕایەوە بۆ دیمەشق بەڵام هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین لێدوانێک ڕانەگەێنراوە ئیتر لێ دوای نیکۆتایی ڕانەگەێنراوە مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک سۆزدار حاجی ئەندامی فەرماندەی گشتی هەسەدە و سیپان هەموو بەشداریان تێدا کرد ئیتر باس لە کۆمەڵێک سیناریۆ باز دەکرێت کۆمەڵێک هەواڵ دەڕژێنرێ بەڵام ئێستاکە ناتوانین زۆر متمانە بەو ئەوانە بکەین هەتاوەکو لایەنەکان بە خۆیان لێدوان نەدەن ئەوەی من لە تەلەڤیزیۆنی سووریان بینی کە نوێنەرایەتی حکوومەتی ئینتیقالی دەکا ئەڵێن هەتاوەکو ئێستا ئەنجامێکی لێ نەکەوتووە بەڵام دیدارەکان لە ئایندەدا بەردەوام دەبن ئێبێ گومان دیدارەکان لە بەردەوام دەبن خۆمانە شەڕ ناکەن لەگەڵ یەکتری پاشان ئیتر باس لەوە دەکرێت کە نوێنەرانی هێزەکانی ئەمریکا بەشداریان تێدا کردووە بە تایبەتی باس لە ئەمیت کیڤن جەی لامبرت دەکرێت کە فەرماندەی هێزەکانی پۆڵاینە بە ئینگلیزی چی پێ دەوترێ ئینهێرانت ڕێسۆڵڤی وابزانم پێدەوترێ ئەویش لە کۆبوونەوەکەدا ئامادە بۆ بەڵام ناوەکانی دیکە ئاشکرا نەکراون تاوەکو ئێستا و ئایا جۆلانی وەزیری بەرگری و ئەمانە بەشداریان کردویاننا ئەمەشیان هەتاوەکو ئێستا نازانین ئیتر من بەخۆشم پەیوەندێکم ئەنجامدا لەگەڵ هاوڕێیانم لە ڕۆژئاوا بەڕاستی ئەوانیش یان نایان هەوێ لێ دوان بدەن یان نازانن چونکە شتەکان تا ڕادەیەک بە نهێنی دەهێڵرێنەوە هەتاوەکو بڕیارەکان بە تەواوەتی نەدرێەوە ڕنگ بێ ئەمە پەیوەندی بە حساسەتی تورکیاوە هەبێ و ڕنگ بێ پەیوەندی بە حساسەتی ئیسرائیلیشەوە هەبێ ئیتر ئەمانە بەڕاستی هەتاوەکو ئێستا دیار نین بەڵام ئەو هاوڕێیانێک کە قسەیان لەگەڵ من کرد باسییان لەوە کرد کە قسە لەسەر ئەو سێ فڕقەیە کراوە کە هێزەکانی سووریای دیموکراتیک لە ڕێگای ئەو سێ فڕقەیە بچێتە ناو سوپای ئایندەی دەوڵەتی سووریادا بەڵام گەیشتونەتە چ ئەنجامێک ئێمە نازانین هەر ئەمڕۆکە بینیمان لە سووریادا ئیتر بۆ دوای ماوەیەکی دوور و درێژ فڕۆکەکانی بریتانیا و فەڕەنساش ئیتر چەند هێرشێکیان کرد لەسەر پێگەکانی داعش لە چۆلایی تەدمور بەڕاستی هەتاوەکو ئێستاش من لەمە تێناگەم یعنی داعش بنکە و بارەگای لەسەر عرز هەیە هۆتێلی هەیە بارەگای سەربازی زۆر گەورەی هەیە تاوەکو لی بدەن بەڕاستی من نازانم یعنی ئەمەیان یان سمبۆلیکە یان ئیتر فڕۆکەکان و چەکەکانیان تاقی دەکەنەوە هەموو شتێک دەبێت جارێ ئەمەیان نازانین ئەمە سەبارەت بە سووریا سەبارەت بە عێراقدا ئیتر تەماشا دەکەین عێراق لە سەردەمێکدا تێدەپەڕێکە لە بەرنامەی دوێنێ ناپێرێ باسم کرد کە عێراق سەر لە نوێ دەبێتەوە دەوڵەت نیشانەکانی لە کوێدا دەبینین عێراق خۆی لە گروپە پرۆکسیەکانی ئێران دەپارێزێ و پرۆکسیەکان دەخاتە ناو سیاسەتەوە ینی فڕیان نادا دەیان خاتە ناو سیاسەتەوە دەیان خاتە ناو قیمەی سیاسەتیشەوە بەس بۆ ئەوەی چەک بەتەنیا لە دەستی دەوڵەتی عێراقدا بمینێ و لە هەمان کاتدا فایق زەیدانێکمان هەیە کە سەرۆکی دادگای دەستوریە ئەو کەسە پێشتر بڕیاری زۆر حساسی داون کە پێشتر نە بارزانی و نەمالیکی و نا ئەوانی دیکە هیچ کەسیان نەیانتوانێت بڕیاری وا بدەن بڕیاری وای داون دەربارەی کات و ساتەکانی هەڵبژاردن و چ حکوومەتێک مەشروعە چه حکوومەتێک مەشروع نییە و لەسەر مەسلەی ناردنی نەوت لەسەر مەسلەی ئیتر دەسەڵاتی پارێزگاکان دەسەڵاتی هەرێمەکان ئەمانای هەموو داون دوێنێ ئەو لە هەو لێر بوو ئیتر لە هەولێر بوو لەگەڵ بارزانیەکان کۆبووە وا دیارە پەیوەندی بە حکوومەتی ئایندەی عێراقەوە هەیە و لە هەمان کاتدا ڕنگ بێ
ئیتر پەیامێکی بە بارزانیەکان دابێ کە لە مەسەلەی سەرۆک کۆماری ئەوانی ئاگدار کرد بێتەوە ئەوان زۆرە سەرۆک کۆمارێکیان دەوێ. ئیتر محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران بە بۆنەی یادی 6 ساڵانەی تیرۆرکردنی قاسم سولەیمانی و موهندیس لێدوانێکیاندا هەم ئەو لێدوانیدا هەم سەرۆک کۆمارەکەمان لێدوانێکیدا هەم لە پەرلەمانیش لێدوانێک دەرچوو. ئیتر محەممەد شیع سوودانی جەختی لەوە کردەوە کە دەبێت لەمە دووە چەک لە دەستی دەوڵەت دابێ بە تەنیا بۆ پاراستنی سەروەری وڵات، یعنی ئەمە ئاماژەیە کە ئەو ئاماژەیە زیاتر ئێستا حەشدی شعبی دەگرێتەوە کە حەشدی شعبی وەک کائینێکی چەکداری نامێنێ، بەڵام وەک کائینێکی سیاسی دەمێنێت، دەچێتە ناو سیاست و لە ناو سیاسەتیشدا بەهێز دەبێت و سەرۆک کۆمارەکەشمان ئیتر لە زیاتیەوەی باسی قاسمی سولەیمانی بکەستایشی ڕۆڵی ئەو فەرماندانەی کرد لە شەڕی دژی داعش وەکو بەرپرسیارەتێکی نیشتیمانی ناوی بردن و گوتی یادیان بەرز ڕادەگرین. ئیتر ئەمەش خۆ دزینەوەیەکە لە بابەتەکان. لە بواری نەوتەوە ئیتر گۆڕانکاریەک لە بازاڕی نەوت و پەیوەندیەکان لەگەڵ عراقدا هەیە بەپێی سەرچاوەکانی هەم ئەمریکا و هەم عراقدا. ئێستا عراق بووەتە دووەم هەناردەکاری نەوت بۆ ئەمریکا، ئەمە زۆر زۆر گرنگە. ئیتر تەماشا دەکەین پێش سعودیە و مەکسیکیش کەوتووە کە نەوت بفرۆشێتە ئەمریکا. ئەمە پەیوەندیەکانی ئەمریکا و عراق لە ئایندەدا زیاتر دەردەخا و عراق بەشداری لە کۆبوونەوەی ئۆنلاینی ئۆپێک پلاسدا کرد و تیایدا جەختەوە کرایەوە لەسەر پابەندبوون بە بڕیارەکانی پێشوو بۆ جێگیریکردنی نرخی نەوت لە بازارەکانی عراقدا، لە بازارەکانی جیهاندا ببورن. عراق زۆر نیگەرانە لەوەی کە شەڕی ئۆکرانیا بوەستێ ئیتر پەیوەندیەکان لەگەڵ رووسیا یەکلایی ببنەوە، هەرچەندە ئەمە دیار نییە یەکلایی دەبێتەوە یان نەکەینێ یەکلایی دەبێتەوە، بەڵام لەوە دەترسێ کاتێک رووسیا نەوتەکەی خۆی بفرۆشێ ئەو کاتە نرخی نەوتدا دەبەزێەوە بودجێ عراق ئەو کاتە کەم و کورتی دێنێت، چونکە لە عراق جگە لە نەوت فرۆشتن هیچی دیکە نییە، ئیتر بە کورد و عەرەبیەوە بە شیعە و سونیەوە. ئیتر هەروەها پاڵاوگەی نەجەف ئیتر حکوومەت پیلانێکی نوێی ڕاگەیان بۆ بەرزکردنەوەی بەرهەمی پاڵاوگەی نەجەف بۆ 100,000 بەرمیل لە ڕۆژێکدا بە هاوکاری کۆمپانیا چینیەکان، یعنی لەلایەک لەگەڵ ئەمریکا لەلایەکیش لەگەڵ چینیەکان. ئەمەش تایبەتمەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان نیشان دەدا لەو سەدەیەدا کە هەموو هێلکەکانی خۆی نەخاتە ناو سەبەتەیەک، چونکە بەڕاستی ئێمە ئەمریکایەکمان هەیە، دۆناڵد ترامپێکمان هەیە، هیچ بە هیچ شێوەیەک هیچ کەس ناتوانانی باوەڕی پێ بکەم. ئیتر ئەو ڤێنزوێلەی کە پێشتر لە هەندێک قۆناغدا هاوپەیمانێکی زۆر زۆر گرنگی کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا بۆ تەماشامان کرد، ئەو ڕۆکە چی بەسرات بە ئاشکرا ئەڵێ نەوت و سەروەت و سامانەکەتان دەست بەسەردا دەگرن، ئیتر هی منە، من دەیفرۆشم، من بڕیار دەدەم. لە بۆ هەندێ ئیتر حکوومەتی عراق زۆر زیرەکانە لەگەڵ ئەوەی نەوت ئیتر بەشی زۆری دەفرۆشێتە ئەمریکا، لە هەمان کاتدا پاڵاوگەی نەجەف تا ئەتوانین بڵێن هەم بەرهەمی پاڵاوگەکە بەرز دەکاتەوە، هەمیش تەسلیمی چینیەکانی دەکات. لە هەمان کاتدا سەبارەت بە پرسی سەرۆک کۆمار و ئاڵۆزیە سیاسیەکان ئیتر کاندیدەکانی ئەمڕۆ ئیتر ژمارەیەکی دیکە زیادکران بۆ خۆ کاندیدکردن بۆ پۆستی سەرۆک کۆمار. سبەینێ 5 کانونی دووەمە کۆتایی پێدێت، یعنی هەتا سبەی ئێوارە دەبێ هەموو لایەنەکان هەتاوەکو ئێستا کوردەکان هیچ کەس لە لایەنە کوردەکان لیستی خۆیان بۆ پۆستی سەرۆک کۆماری ئاشکرا نەکردووە. ئیتر ڕەنگ بێ سبەینێ حتمما ئەوە بکەن، ئیتر کوردەکان ناوێک ویانیش چەند ناوێک دیاری بکەن جارێ نازانین
ئایا یەکێتی و پارتی دوو پۆست دوو پێشنیاریان دەبێت دوو کاندیدیان دەبێ ویانش یەک کاندیدیان دەبێ ئەوەیان نازانم بەڵام دەنگوەیەک هەیە کە ئیتر هۆشیار زێباری بەنهێنی ئەمڕۆکە خۆی گەیاندۆتە سلێمانی و لەگە بنەماڵەی تاڵابانی کۆبووتەوە جا ئەو کۆبوونەوەی حتمما پەیوەندی بۆەوە هەیە هەروەکو باسیشم کرد فایق زێدان دوێنێ لە هەولێر بوو ئیتر ئەویش باسی لەوە کرد کە دەبێت چەک بەتەنیا لە دەستی دەوڵەت دابێ واتە کۆتایی سەربازی حەشد و دەستپێکردنی سەرەتای قۆناغی سیاسی حەشد ویانیش کەوت ناو سیاست دەست پێ دەکا ئیتر لە ناو چوارچێوەی هەماهنگگیش لە ناو شیعەکاندا لەسەر ئەو پرسە هەتاوەکو ئێستا گفتوگۆ بەردەوامە بۆ پۆستی سەرۆکی حکوومەت سبەینێ زیاتر دەبینین لەو پێشنیارانەی کە کوردەکان ئیتر ڕادستی دەکەن کە ئایا بە یەک کەس دەستنیشان دەکەن ئەگەر یەک کەسیان دەستنیشان کرد ئەوە مانای ئەوەیە کە ئیتر ڕێککەوتنێک لە نێوان یەکێتی و پارتی هەیە ئەگەر دوو کەس بوون ئەوە دیارە هەتاوەکو ئێستا ڕێککەوتنێک نییە و نەبوونی ئەو ڕێککەوتنە کاریگەری خۆی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێت کە هەتاوەکو ئێستا دیار نەکرێ یعنی هەتاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێک نەهاتووە لەو بارەشەوە دەنگۆی زۆر جیاواز هەنا کە ئیتر قسە و باسێکی زۆر دەکرێت یەکێتیش لەناو ئەو قسە و باسانەدایە بەڵام لەناو عراقیشدا جیهەتێک هەن کە نایەن هەوێ جارێکی تر مەسرۆ بارزانانی ببێتەوە سەرۆکی هەرێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ببورن بەڵام هەروەکوتم ئەمانە جارێ دەنگۆنە هاوڕێیان سەبارەت بە ئێران ناڕەزاییەکان لە ئێران بەردەوامن کە بەهۆی هەڵاوسانی درا و سەختی ئابووری سەری هەڵدا لای ئیتر ئەمڕۆکە باس لەوە دەکرێت کە بەلایەنی کەم سێ کەس لە تێک هەڵچوونەکانی پارێزگای ئیلامی ڕۆژئاوای ئێران کوژراون هەروەها ئێران هێزی دەریایی شاهانەی کەنەدای وەک ڕێکخراوێکی تیرۆریستی ناساندووە ئەمەشیان خۆشە ئیتر ئێستا کە ئێران هێزی دەریایی شاهانەی کەنەدی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی دەناسێنێ ئەمەشیان بابەتێکی گرنگە ئیتر ڕووداوەکان لە ئێران بەردەوام دەکەن ئیتر هەواڵە سەرەکیەکانی ئێران لەم ڕۆژانەدا لەژێر کاریگەری ڕاپەڕینێکی سەرتاسەری کە هەفتەیەکە بەردەوامە زیادبوونی تونند و تیژی ناوخۆی بەرزبوونەوەی گرژیە نێودەوڵەتیەکان لەگەڵ خۆیدا دێنێ ئێستاکە لە ڕۆژی هەشتمین داین ئیتر ڕاپەڕینێکی سەرتاسەری گەورە هەیە کە لە کۆتایی کاندنی دووەمی 2025 دەستی پێکرد ئەوەی وەک ناڕەزایی ئابووری دژی هەڵاوسانی بەرز و داڕمانی بەهای دراو دەستی پێکرد ئێستا کە گۆڕاوە بۆ بزوتنەوەیەکی سیاسی بەرفراوان کە دەسەڵاتی ئاینی وڵاتەکە ڕۆبەڕۆی تەحەدا دەکاتەوە خۆپیشاندانەکان بۆ زیاتر و وەکو ئێمە باز دەکەین من چاوێکم پێداخشان کە ئەتوانم بڵێم لە 170 شوێن بەردەوام دەکا بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە هەتاوەکو ئێستاش گەیشتی تا ئاسی خۆپیشاندانەکانی ژینە ئەمینی هەتاوەکو ئێستا من شتێکی وا نابینم لە 25 پارێزگا لە کۆی 31 پارێزگادا جوولە هەیە بەڵام جوولەکان بەڕاستی جوولەی دیاری کراون یعنی هەموو پارێزگای نەگرتۆتەوە ئیتر راپۆرتەکان ئاماژە بە سەرکوتکردنی تون لە مەلەکشایی پارێزگای ئیلام دەکەن کە تێیدا ئیتر هەندێکیان ئەڵێن 3 کەس هەندێکیان ئەڵێن 5 کەس هەندێکیان 6 کەس بە تەقەی خۆپیشاندەران کوژراوە مێدیاکانی سەر بە دەوڵەت پشتڕاستیان کردوێتەوە کە ئەندامێکی سوپای پاسداران بە ناوی لەتیف کەریمی ئەویش لەوێدا کوژراوە هەتاوەکو ئێستا ئیتر ئامارێکی ڕێکوپێک لەسەر کوژراوانیە بەڵام پێ دەچێت 15 بۆ 17 کەس بن
ئیتر هەر ئەمڕۆکە لە ناو بازاری تاران خۆپیشاندان دەستی پێکردەوە کە ئیتر تەماشامان کرد هاوکات بووە لەگەڵ توندکردنی بەرچاوی سنووردا یعنی کە لەگەڵ ئەوەدا کە دەستی پێکردەوە کە تەماشا دەکەین بە نسبەت بەکارهێنانی ئینتەرنێتدا ئیتر ئابلۆقەیەکی زۆر گەورە لەسەر خەڵکدا هەیە لە ناو من لە سوسیال میدیا لە یەک دوو دیمەنم تەماشا کرد لەوێدا ناڕەزایی بەرامبەر ئیتر ئابلۆقەی ئینتەرنێتیشدا هەیە ئیتر ئەمانە ڕووداوی زۆر گرنگن کە لە ناوچەکانی چارسیۆ و کۆمەڵگەی عەلاءەددین و لە شەقامی کۆماری یعنی جمهوری چوارڕیانی ئیستەنبوڵ و شەقامەکانی سوپەسالار سعدی و حافز و لەوێشدا ئیتر هێزە ئەمنیەکان هەوڵیان داوە بەکارهێنانی غازی فرمێسک ڕێژ بەکاریان هێناوە دژ بە خۆپیشاندەران بەڵام ئەمڕۆکە ئەوەی گرنگە کە لە تاران خۆپیشاندان دەستی پێکردەوە و دروشمەکانیش نەگۆڕاون کە باس لە ڕووخانی ڕژێم دەکەن ئیتر تەماشا دەکەین ئەو خۆپیشاندانە هەتاوەکو ئێستا بە هەموو جۆش و خڕۆشێکەوە بەردەوام دەکا کۆتایی پێ نەهاتووە و ئەمانە ئیتر لە کۆتاییدا ئێران بەرەو چێ دەبن بابەتێکە هەموو جیهان تەماشای دەکا ئیتر ڕیالی ئێرانی نزمترین ئاستی مێژووی تۆمار کردووە و نرخەکەی گەیشتۆتە نزیکەی 1.4 ملیۆن ریال لە بەرامبەر $1 ئەمریکی ئەم داڕمانە دوای گەڕانەوەی سزاکانی نێتەوە یەکگرتووەکان لە ئەیلولی 2025دا شوێنەوارە بەردەوامەکانی شەڕێکی 12 ڕۆژە لەگەڵ ئیسرائیلدا لە حوزەیرانی هەمان ساڵدا هات کە تێدا زیان بە ژێرخانی ئەتۆمی ئێران وەکو ئەڵێن گەیشتووە ئیتر ڕێبەری باڵا عەلی خامینەیی لە لێدوانە گشتیەکانیدا باس لەوە دەکات کە ئیتر ئەمە گۆڕانکاریەکی نوێیە کە ئەڵێ خۆپیشاندەران ڕەوان بەڵام ئەوانەی بە دوای گێرە شێوێنین ئەمانە ناڕەوان ئیتر یعنی دەیەوێت لە نێوان خۆپیشاندەران بکات بە دوو پارچە بەڵام ئەوە خۆی لە خۆیدا گۆڕانکاریەکی زۆر گەورەیە لە ئێراندا کە ئیتر بە ئاشکرا ڕێبەری ئاینی دان بەوە دادەنێ کە ئیتر خۆپیشاندان ڕەوایە لە ئێراندا یعنی لە بەرنامەی پێشودا باسم کرد من هەتاوەکو ئێستا شتێک نابینم بە ناوی هەوڵێک بۆ ڕووخاندنی ئێران بەڵام ئەو خۆپیشاندانە و ئەو گوشارە نێودەوڵەتیان و گوشارەکانی ئەمریکا و ئیسرائیلیشی ئەگەر بخێ سەر و گوشارە ئابوووریەکانیشی بخێ سەر ئەمە پێمان دەڵێ کە کۆماری ئیسلامی ئێران وەکو هەیکەل ئەگەر بشمێنێتەوە لە ناوەڕۆکدا زۆر گۆڕانکاری بەسەردادێ لە ئایندەدا بەڵێ هاوڕێیان من ئەوەی پێم بوو هەڵم ڕشت کە بزانم پرسیارێکی دیاری کراوتان هەیە بە پەلە وەڵامتان ئەدەمەوە کاک نیو فریدۆم 2025 ئیتر ئەو پرسیاری کردووە کە ئایا کاتێک خۆپیشاندانەکان لە باشووری ڕۆژئاواتە ئەیلام و کرماشان دەستیان پێکردووە دەبێت حیزبەکانی کوردستانی ئێران بەکردەوە بستنەوە ئەو خۆپیشاندانانە یان حیزبەکانی ڕۆژهەڵات ناتوان بەکردەوە بستنەوە خۆپیشاندانەکان ناتوان بەچەکەوە بستنەوە خۆپیشاندانەکان ئیتم ئەوە زۆر گرنگە ئەو بابەتەوە لە هەمان کاتدا ئەو خۆپیشاندانە حیزبێکی سیاسی چەکدار نەچێتە ناوی زۆر باشترە خۆپیشاندانەکان لە بۆ خەڵک بەجێ بهێڵن زۆر
باشتر دەبێ ئەو برادرە بە بلۆک بکەم یانیش لای بم بلۆک ناکەم کەس بلۆک ناکەم بەڵام لە ژووری مندا بۆ ڕێکلام لە بۆ کەسێکی دیکە دەکەی کە بەڕای من پۆپیلیزمەیانی کە بەتەنیا پۆپیلیزم دەکە قیر و هاوار دەکە من بە ئاشکرا ئەڵێ من ڕقم لە پۆپیلیزمە لە بەتایبەتی لە مێدیا و لە سوسیال مێدیادا جا ئەوە لە بەرژەوەندی چێدایە لە دژی چێدایە من کارم پەیدا نییە من پۆپیلیزم ناکەم تۆش لەسەر کەناڵەکەی من ڕێکلام لە بۆ کەسێک مەکە کە پۆپیلیزم دەکا و ئیتر حەشتەبایەک ئینسانی پۆپیلیست ئینسانی پۆپیلیست و نەزان لە دەوروبەری خۆی کۆ دەکاتەوە لە کەرەماخوا ڕێکلامێ ئەوان کەسانە لەسەر کەناڵا من مەکەن یعنی پرزگرێکێکی من بە کەسیرانینە لێ چما دکە ینی منەوە فام نەکرد بەێ هەواڵن هێژە کاک خانی نوژیان پرسیارە کریا بەدیتناتە گەلۆ مەترسی هەیە و تورکیا و ئیران شەڕی هەفتوو بکەن نا تورکیا و ئێران شەڕی هەفتوو ناکەن بەڕێزخانی یعنی تورکیا دەترسێش خۆ ئیران بڕوخێ یعنی هەبوونە ئیرانێ هەبوونە ئیرانێکی وسە فایدەیەکی پڕپڕ دەدێ تورکیای ئیران ئیتر لە بلۆکێ ڕۆژهەڵاتدایە یعنی چین و رووس و ئەوانە و پرزگرێکەوی بە بلۆکە ناتۆ ڕۆژ ئاڤاڕا هەیە تورکیا وسە حیز دکاک و ئیرانێکی وسە دێ فایدێ بدێ و ینی قیمەتەوی لە جەم ناتۆ زێدەتر ببە لە هەمان دەمێدا ئیرانێکی بەوی ڕەنگی لاواز لە بەرژەوەندی تورکیادایش بۆی گوواگەر و ئیران بێڕووخاندن کی بۆشەیە ئیرانی تژی دکەش خۆ ئیران وڵاتێکی پڕ زەنگینە جیۆپۆلەتیکێکی پڕ زەنگین هەیە ئیدی مینە تورکایە حتا لە تورکایژی زێدەترە بە تایبەتیژی دەوارەی کانزا و پترۆلاندا سامانین بن عردێ و سەر عردێدا ئیدی پڕ زەنگینە لۆما دکارە وێ دەمێ ئیران بە وڵاتی هەری بەهێز لە ڕۆژهەڵاتە ناویندا کۆمارە ئیسلامیەکی و بەردەوام لە بن زەختاندا بەش بۆی دەوڵەتە ئیرانی بە تایبەتیژێژ بۆی حکوومەتە ڕەجەب تەیب ئەردۆغان فەیدیا خۆ هەیە ئەس باوەڕ ناکەم تشتێکی وسا ببە ینی بێگومان دەمە پێش دێ زەختێکی وسا بکەن لێ تورکیا باوەڕ ناکەم تشتێکی وسا بکە کەکێ تۆڕی ژ باکوور سلااو و ڕێز ئەم تە بە باڵداری دشۆپین گەلک سپاس کەکێ تۆڕی بەێ کەکێ تۆڕی ئەس باوەڕم تە پرسیارەکەیە کە ئەس بخوێنم لە گۆرتە پێویستە و کورد سیاسەتا خۆ هاافقاس لەسەر vê مەسەلێ ڕاوەستینە یعنی چ زەرەر و زیانێن دەوڵەتە ئەمریکا گەهایە کووردا ئەس مرۆڤەک لیبراڵم ماچ مادۆڕاوە نا یعنی ئەv هەڵوێستامە لە هەمبەری دۆناڵد ترامپ هەڵوێستێکی تەنێ ئینسانیە فکریە ئەخلاقیە هەڵوێستەک نینە هەڵوێستێکی سیاسی بیش خۆ ئەس ئینسانێکی سیاسی نینم ئەس ڕۆژنامەوانم ینی ئەس ئینسانێکی سیاسی بەرژەوەندیەکی منی سیاسی نینە لێ دەواری ئەخلاقیدا دەواری سیاسەتە ناودەوڵەتیدا دەواری یاسایەن ناودەوڵەتیدا بە قاسیک و یاسایەن ناودەوڵەتیدا نەمانە هەر تشتێک هێزە و دەواری استراتیژیکدا ئەو تشتێک و دۆناڵد ترامپ دەکات دیناتیەکی مەزنە بەڕاستی دەوەکو بەریا هەر کەسی ئەمریکا زەرەر لێ ببینێ هەروەکو من بەحس کرد احتیمالێکی وسا هەیە ینی دیسە سەردەمێن چیکۆوارە و کاسترۆ لە ئەمریکای لاتیندا لە هەمبەری ئەمریکا سەری هەڵبدەن یعنی تشتێن بەوێ ڕەنگیژی هەنە و دنیا ڤەگەڕێ سەردەما شەڕێ سارژی مەسلێن بەوێ ڕەنگی هەنا یا دنێژی ئەv دەرفەت دەدێک و هەر وڵاتێک سبێک کی بخوازە بچێ ئۆپەراسیۆنێکی بکە سەر ماڵاوی ئیدی چەند هەلیکۆپتەران دابەزینی و ئیدی ئەو خانماوی لەناو یاتاغا ڕازانێ ببن ما ئەمێ قبول بکەن تشتێکی وسە یعنی ئەمێ قبول بکەن سبێ ئەو ئۆپەراسیۆنێکی بکەن سەر جێ و وارێ مەزلوم
مەزلوم عەبدی ئانژی بارزانی و ئانژی تاڵەبانی نەخێر. یعنی مەسەلا هەنێکی دەوێت چارچەوێدا مرۆڤ لێ بنەڕێ باش دەبێ، یعنی ئەفتێکی یاخۆ بە مەسلێکی ئیدۆلۆژیک نینە کو ئەم لیبرالنە سۆسیالیستن نەتەوینە، ینی ها ئەمریکی ژە مەزەرتر vەیەکێ ڕەخ نەدەکەن. کاک تەحسین بەڕاستی نازانم، یعنی ئیسرائیل بەنیازە گورزێک لە ئێران بدە، ئەمە تا چڕادێک پێویستە یان نا. ئێران تا چڕادێک خۆی ئەگرێ لە مەودووە، ئەمەیان جارێ دیار نییە. مەسلەی لێدانی ئیسرائیل لەوانەیە شانسێکیش بێ لە بۆ کۆماری ئیسلامی ئێران، ئەو کاتە خۆ پیشاندانەکان بە تەواوەتی سەرکوت بکە. بەڕای من جارێ ڕاوێژی ئەمریکا لە بۆ ئیسرائیل ئەوەیە بە هیچ شێوەیەک ئۆپەراسیۆنێکی وەکو ئەو ئۆپەراسیۆنەی پێشوو جارێ ئەنجام مەدەن، بەڵام بێگومان ڕاداری ئیسرائیل بەردەوام لەسەر ئێرانە. ئیتر ئیسرائیل ئەتوانێ هەندێک شت بکە کە پێویستن، بەڵام لە بیرمان نەچێ. ئیسرائیل لە هێرشی ڕابردوویدا ئیتر ئەو هێزانەی نەکردن ئامانج بە تایبەتیش بەسیجەکان کە ڕۆلیان هەیە لە سەرکوتکردنی خۆپیشاندانەکاندا، ئەومانای ئەوەیە ئیسرائیلیش نایهەوێ ئێران بڕۆخێ. ئەمریکا بە ئاشکرا دەڵێ ئەمە نامەوێ ئێران بڕۆخێ. دۆناڵد ترامپ لە هەموو کەس زیاتر بە ڕازگویانە قسە دەکەوە نیە لە بۆ ڤەنزوێلاش ئەڵێ من دزم، من نەوتەکە دەدزم دەبم، بە ئاشکرا دەڵێ لە بۆ کۆماری ئیسلامی ئێرانیش بە ئاشکراوتی من هیچ مەبەستێکم نییە بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی ئێران، بە ئاشکرایت ئەو دەیەوێ ئێران تەسلیم بکرێت. کاک ئومێد باوەڕکەم پرسیارێکت کردووە، کاک ئومێد پرسیارێکی کردووە داهاتی کوردەکان لە بەشی ئێراندا لەو هەڵوو مەرجەدا تا داهاتوویەکی نزیکدا ممکنە خوێندنەوەی بۆ بکرێت نەخێر، بەڵام دەبینین یعنی کوردەکان ئاکتۆرێکی زۆر گرنگ و سەرەکین لە ئێراندا، هەندێک هەموو ئۆپۆزیسیۆنەکانی ئێران و خەڵک لە نێوان ئۆپۆزیسیۆن و خەڵکدا پارادۆکسی زۆر گەورە هەنا، ینی خەڵک لە ئێراندا بە کورد و غەیری کوردەوە ئەوانەی ئۆپۆزیسیۆنن ڕێبەرایەتیە چیان نییە، نوێنەرایەتیە چیان نییە، و بە تایبەتیش ڕێبەرایەتی ڕێکخراوی و ڕێبەرایەتی فکریان نییە، و ئەمە مەترسێکی زۆر گەورەیە کە شاپەرستەکان لە دەرەوە لە کەمین دانا. شاپەرستەکانیش ئەوەندەی من بزانم لە دەرەوە قسە دەکەم، ئەوەندەی من بزانم ئەوەندەی من پەیوەندیمەیە شاپەرستەکان کەس لە ئێران خۆشی ناوێت، بە تایبەتیش کوردەکان نابێ شاپەرستەکانیان خۆش بوێ. کۆماری ئیسلامی ئێستای ئێران سەرباری هەموو دڕندەییەکانی، یعنی لە شاپەرستەکان زۆر باشترە لە بۆ کوردەکان بەڕاستی، و لە ئایندەشدا ئەگەر گۆڕانکاریەک بکرێ لە سای ئەواندا گۆڕانکاریەکی باشتر دەکرێت. یعنی ئەو شاپەرستانە ئەکرێ لەگەڵ چێ بەراوردکەی لەگەڵ ئەتاتورک، لەگەڵ تورکیای سەردەمی ئەتاتورک بەراوردکەی، هیچ لە بۆ کوردەکان هیچ ئەوێکی دیکەی نییە. و کۆمەڵێک پارادۆکسی دیکە هەنا، هێزەکان چەچیان پێەیە، بەڵام ئەو چەکە ناتوانە بەرامبەر ئێران بەکاربێنیتر، و مارجینال بوونە لە عێراق و لە دەرەوەدا لە دیاسپۆرادا بە هەمان شێوە ئەو نەخۆشیەی دیاسپۆرا هەیەی ئەوانیش بەداخەوە تووشی بوونە. ئیتر هەموو ناسیۆنالیزمەکانی دیاسپۆرا کۆمەڵێک کێشیان هەیە بە کورد و ئەرمەنی و جوولەکەشەوە، کوردەکانیش بە هەمان شێوە ئیتر بێچارەن لەو بارەیەوەدا هەندێک کێشە هەیە، و ئیتر کوردەکان لە ئایندەدا دەگەن بەکوێ ناگەن بەکوێ، ئەوە لەسەر تێکۆشانی ئەوان دەمێنێتەوە کە ئەتوان چ زۆرە سیستەمێک لە ناوە خۆدا پێک بێن، چونکە وەکو وتم سیستەمێک لە دەرەوە کە نوێنەرایەتی ئەوان بکە بە زەحمەت پێک دێ، دەبێ ئیتر شتێک لە ناوە خۆ دروست بێ، و لە دەرەوە ئیتر خەڵک نێتن لەسەر فێسبوک نەسیحەتیان بکە و ڕێگەیان بۆ دابنێ. پێم وایە کۆمەلگای ئێران و کوردەکانیش ئەو یەکە قبول ناکەن، جارێ بەڕاستی لەو بارەیەوە دیار نییە. کەکێ تۆڕی
دیسا پرسیارێک دنێ کریە لە گۆرتە هەڵوەشاندنا ڕژێمە ئیرانێ هێژی زێدەتر زەرەر نادێگەلێ کوردان وێ ناسیۆنالیستن ئەزەری و تورک وەکی ئەرمەنیان لەسەر کوردان نەکەن یعنی ڕێسکەکی ڕەنگی هەیە لۆماژی بەڕاستی گەرەک کورد بفکرن یعنی ئەو فکر و ئەو گوتارە دیاسپۆرا یا کوردان لە دەرڤە ئەس بەخۆ بە تشتێکی منطقی نابینم ئەس زێتر وەک کارڤەدان دەبینم لە هەمبەری ڕژێمە ئیرانێدا ئەو ڕژێم ئەلتەرناتیفێوی چییە ئەم نەها نزانن لە ناوخۆدا ڕنگ بەلکی ئەلتەرناتیفێوی باشتر هەبێ ئەگەر و مرۆڤ بەراورد کە ئەو ئەلتەرناتیف بە ئەلتەرناتیفێ دەرەوەک و ماڵباتە پەهلەوینە ماڵباتە پەهلەوی لە شەرتێن هەری زەحمەتداژی گۆتنەکی خۆش ji بۆی کوردان نەکردە ji بۆی ئەزەریانژی نەکردە دە هەمان دەمێدا هەگەر و ڕژێمە کۆمارە ئیسلامی بێ ڕووخاندن ئەو تێوێ واتایە و شیعێن ئیرانی هاتنە ڕووخاندن و ئەزەرینە وێ دەمێ ئیدی کە دەریەکی پێشە ئەزەریان ڤە دەبێت کۆخوا بسپێرن لە شوونە مەزهب چیتیە خۆ بسپێرن ناسیۆنالیزمە تورکی و دەمەکە درێژە مەهەپە ئامادەکاریە دکا حتا عەلیۆف ئامادەکاریە دکا ji binvejî ئیسرائیل وانە گوڕ دکا وێ دەمێ بێگومان شەڕێک دەناوبەرە کورد و ئەزەریان احتیمالێکی پڕ مەزن هەیە و دەناوە هەفتوودا دژین و چه حکمتێک هەیە و وی شەڕی ژنەهادا پێشیایی بگرێ چ تەکیەک هەیە دەناوبەرە کورد و ئەزەریاندا ئەم هێژی سەدی سەد نەها نەزانن بەێ بەوێ ڕەنگی هەوڵن هێژا ئەم هاتن داویە بەرنمەیە ئیرۆ هەگەر و ئەس بخوازم بە کورتی بەحز بکەم ئەنجامێن ئەو ئۆپەراسیۆنە دۆناڵد ترامپ لەسەر ڤێنزوێلا ئەنجامدایی احتیمالێکی مەزن هەیە و زەرەرێ بدێ دەدەمێ پێشدا دەدەمێ استراتیژیە دەدەمێ کورد خایندا نابێژن دەدەمێ استراتیژیدا احتیمالێکی مەزن هەیە زەرەرێ بدێ استراتیژیە ئەمریکای لە ئەمریکای لاتیندا احتیمالێ گەلێک تشتان هەیە یەک ژوە ناژی ئەگەر ئەف سیاست بەردەوام بە ڤەگەڕانە چیکۆوارا و فیدل کاستریان گەرەک مرۆڤ ژبیر نەکە ئیدی بەوی ڕەنگیە لە سووریای حت دێ هەفدیتن بەردەوام بکەن نزانم گەشتنە ئەنجامەکی یاننا یعنی پرزگرێک نە ئەون و دەناوە شەڤ و ڕۆژەکەیدا چارەسەر بن لێ شانسەکی هەردوو ئالیانژی نینە دەوێ بە هەفتووڕە لە هەفتوو بکەن لە عراقێدا گۆڕتنێکی مەزن چێ دەبە ئیدی ئەو گۆڕتن یەک حەشدی شعبی وەک پێکهاتەیەکی عەسکەری دێ خۆ تەسفیە بکە لێ دەناوە سیاسەتێدا دێ ڕۆڵێکی مەزن ببینە دە هەمان دەمێدا دەوڵەتە عراقێ ئیدی هێدی خوا کۆم دکا و ئەم یەکانەژی لە لڤ و تەفگەڕێن زێدان و سەرۆکێ دادگای دەستوریەژی پڕانی پرسێن و لە عراقی کریزێن لە عراقی هەنا بە بڕیارێن وی بە ئیمزیانوی داوێدا چارەسەر دەبن ئەم لێ دنەڕن ئاف بڕیاران لە سەرگەلێک تشتان دەدا یعنی ئاف نەتەنێ مەحکەمەیە دە هەمان دەمێدا ئالیەکی سیاسیەژی بڕیارین سیاسی دەدا لە بەرژەوەندیەکی لە دژی کێ ئەز ناکەوم ناو تیۆریەن کۆمپلۆ تیۆریەن و بێهنا مەزهب چیتی ئانجی بێهنا نەتەوپەرستیە لێدە یەک ژوانەژی نەتەوپەرستیە کوردایەتیە و ئیددا دەکا دادگاها دەستوری لە دژی کوردانە نا دادگاها دەستوری نە لە دژی کوردانە نە لە بەرژەوەندیە شیع و سونیاندایە دادگاها دەستوری لە بەرژەوەندی ئەو ئەلیدایەک و لە بەغدایە سیاست دکا و لە بەغدایشداژی حتا ڕۆژە ئیرۆ دەری لەسەر کوردان نەهات تێگرتن و کەس ژینەکاری دەری لەسەر کوردانژی بگرێ کورد بەخۆوە ئیدی جار ناجار ئەو دەری لەسەر خۆ دەگرن ئاژی دەوێ دەریەدا ناچن هەندر
ئەv مەسەلە پڕ گرنگە عراق دەوارێ پترۆلێدا دەبا وڵاتی دووەمین کو پترۆلێ دفرۆشە ئەمریکایە و عراق دە هەمان دەمێدا ژە ئالیەکی پترۆلی خۆپڕانی دفرۆشە ئەمریکایە لێ لە ئالیەکی داژی دە شەرتێکیدا کو تو باوەڕی بە ئەمریکایە بە تایبەتیش دەدەما ترامدا نایکردن ku حکوومەتێکی چاوایە مرۆڤ نەکارێ وی بخوێنێ بڕیارێن چاوا دەدا دۆستێکیە دژمنێکیە کەس نزانێ ببینی لە هەمبەری وێژی تەدبیری خۆ دەگرێ یەک جوانەژی ئیدی نەجەف پترۆلا نەجەف پاڵاوگەها نەجەف ئیدی تەسلیمی چینیان دکا یعنی بە چینیان ڕ ئیدی نەفتێ پترۆلی دەردخێ و هاوردەیە بازارێ جیهانێ دیکە پرانیژی هاوردەیە چینێ دیکە کو دە ڕۆژێکیدا 100,000 بەرمیلن دە هەمان دەمێدا لەسەر مەسەلەیە پرسە سەر و کۆماریەدا ئیدی دیسان ئەم جموجۆڵ و حرەکەتێن فایق زێدان دشۆپینن کو دوو لە هەولێرێ بوو و ئیرۆژی هۆشیار زێباری دەبێژن بە ئاواییەکی نهێنی چویە سلێمانیە سەردانە ماڵباتە تاڵەبانی کردە سبێ خویا دەبە کا کورد کەسێکی تەنێ دەردەخەنج بووی سەر و کۆماریە ئانژی دیسە کاندیدێکی پەدەکەی و یەکێتیە دەبێ هەگەر کو کاندیدێکی دوو کاندید هەبن خویا دیکە کووانە لە هەفتوو نەکردە و باندۆراوی لەسەر حکوومەت تا هەرێمی کوردستانی ژیدیبی و حتا نەها پێک نایە دەڤیواریدا عالی لە هەفتوو ناکەن لە ئیرانێژی ئیدی هەر تشتێک هەر حرەکەت و گوشار دێ بەردەوام بکەن لێ تشتێک و مرۆڤ بە کورتاسی دکاری ببێژێ و دکارێ بخوێنی ئەوە لە ئیرانێدا حتانەها ئەم دەبێژن سبێ دبک و بێگۆڕتن بڕیارێک نینە کو ڕژێم بە تەمامەتی وەرێ ڕووخاندن مینە عراقی لێ ڕژێم هەیکەلاوی دمینێ ناڤاوی ڤاڵا دکەن و ئەوژی دێ لە بەرژەوەندیە خۆنیشان دەران بە یعنی جارە یەکەمینە سەرۆکی ڕوحانی و سەرۆک کۆمار دەبێژە ئەم بە خۆپیشاندەران ڕانە خۆپیشاندەر مەشروعن بەرێ هەمی خۆپیشاندەر مەلعون بوون کافر بوون خائین بوون زەلامی ئیسرائیل و ئیمپریالیزمی بوون نەها دەبێژن خۆپیشاندان باشن لێ دەناوە خۆپیشاندانەدا ئینسانی پرۆڤۆکاسیۆن هەنا ئەو خراپن یعنی ئەف پێشکەوتنێکی پڕ مەزنە خۆنیشاندانی ژینە ئەمینی یعنی ڕاستە تشتێک ژە دەرنەکەت بەرشار لێ ئەv ساڵ و نیڤەکە لە ئیرانێدا بەڕاستیژی سەرپۆشی یعنی نەمەجبوریە لە بازارێ تەهرانێ لێ بنەڕە یعنی تو کەس هاتانها یعنی بەلگەیەک نینە و بێژە فەرماندارێکی پۆلیس هاتیە vێژاری ژنێکی ڕاگوتیە چما چارچەف سەرێکدانی هەگەر گوت بەژی بڕیارێکی شخصی بووە یعنی ئەv هەمی گۆڕتنên پڕ مەزنن gelek سوپاس و حتا نەها هۆن بەمەڕابوون حتا بەرنمەیەکی دن سلااو و ڕێز هەوڵ بدەن کەناڵامە دەوڵەمەندتر بکەن بە دۆست و هەواڵێن خۆرە بدەن ناساندن و ژوان داخواز بکەن ببن ئابۆنا هەواڵێن هێژە ji bo ku ev gelekî giring e beraستî heta niha jî ji bo ku berê min tenê hinek bernameyên bi kalîte çêdikirin min li ser nûçeyên rojane û siyaseta rojane kêm daxift niha jî zêde naxifim nûçeyên rojane tenê bekartînim ji bo ku tiştê pişt perdeyê bibînim û stratîjiya pêşiya xwe de em zêdetir bibînin lê divê berastî hûn jî hinekî alîkarî bikin kenalama bi dost û hevalan bidin nasandin her kesek ji aliyê xwe û ji wan daxwaz bikin bibin abone bibin subscribe ev pir giring e di heman demê de kesekî mîna min ku hem bi soranî hem bi kurmancî bername dike berastî jî li saya vê kenalê de ez şahidim gelek hevalên kirmancî axfer soranî fêrbûne û gelek hevalên ku soranî tenê diaxivin kurmancî qet nezanîbûn niha hêdî fêr dibin ew jî berastî pêşketinekî mezin e heta bernameyekî din silav û rêz em ê demê pêş
ji berê zêdetir bi hev rabin. Dem baş.